ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. لە باولەکەیدا پیرەمدا هەندێ وشەی باشم بە میلاد بۆ مایەوە، مرۆڤ و نیشتیمان و خۆشم دەوێی. مرۆڤم لە ناو دوو کەڵدا ون کرد کە داعیشێک لە پێش چاومان هەر بەو ئاگرەی لەژێر ئیبراهیمدا کرابەوە جەستەی کسۆڵەیەشی یەزیدی برژان. ناشزانم نیشتیمان لەکوێیە، دەڵێن چۆتە ناو هەموو وەسلی مخالەفەیەک. ئێستا لە وشە باشەکاندا تەنها شوێنی خۆشم دەوێی پێدەزانم کە شەوان وەک بێچۆ پشیلێک لە پەنایەشی حەوشەتان هەڵقورماوە و بە ئاوردانەوەی هەتیوێک سەیری پەنجەرەی ژوورەکەت دەکا. ئازیزانم و کاتان باش، دیسان هاتینەوە خزمەتی ئێوەی بەڕێز ئازیزانم بینەرانی دیمە تیڤی لەگەڵ هاوکارانم کاکە کاروان و هاوڕێکانم. ئەم ئەڵلقەیەش بەرنامەی مۆمێشی بەرهەتاو باز لە شاعرێ دەکەین کە من بە هەتاوی شاعیران ناوی دەبم. دەڵێن لە هەموو ئەدەبیاتێکدا لە هەتاوێکەیە شاعیرەکانی تر وەکو هەسارە بە دەوریدا دەخولێنەوە. ئەگەر نمونەی لیازە و ئۆدێسەی هۆمێرۆس بینینەوە لە ئەدەبیاتی ئەوروپی، دەبینین ماوەی 1000 ساڵ ئەدەبیاتی ئەوروپی لە دەوری ئەلیازە و ئۆدێسەی هۆمێرۆسدا دەخولێنەوە. ئەگەر لە عەرەبدا متەنەبی ئەو هەتاوە بێ و ئەوانی تر وەکو هەسارە بە دەوری هەتاوی متەنەبی دابگەڕێنەوە بسوڕێنەوە. ئەگەر لە فارسدا لە ئەدەبیاتی فارسی حافزی شیرازی ئەو هەتاوە بێ، فیردەوسی ئەو هەتاوە بێ، لە ئەدەبیاتی ئێمە هەتاوێکمان هەیە کە هەموو شاعیرەکانی تر لە دەوریدا وەکو هەسارە دەخولێنەوە. ئەویش مەلا خدری ئەحمەد شاوەیسی میکایلیە کە ناسراوە بە نالی یان مەلا خدری شەهرەزووری. ڕاستی نالی لە ئەدەبیاتی ئێمە ئەو هەتاوەیە کە مەحوی، وەفایی، حاجی قادر، شێڕزای تاڵەبانی، هەموو ئەو شاعرانەی دواتر کە دێن لە خوڵگەی نالیدا دەسوڕێنەوە. بۆچی نالی ئەوەندە گرنگە لای ئێمە؟ گرنگە لەبەرەوەی یەکەم تێکستی هەجوو نالی دەینووسێ لەسەر مەستوورەی ئەردەلانی کە بە شعرە بەناوبانگەکەی دەست پێ دەکا. مەستورە کە حەسنا و ئەدیبە بە حیسابێ ئەم شەو هاتە خەوم بە چ ناز و عیتابێ. دووەم یەکەم تێکستی ئاژەڵدۆستی لای ئێمە لە ئەدەبیاتی ئێمە هەبوو بێ، تێکستەکەی نالیە بۆ گوێ درێژەکەی کە دەڵێ هەیکەرێکم بوو چ پەیکەر، تەیکەری هەوراز و لێش، سینەپان و موچە کورت و شانە بەرز و گوێ درێژ، ملعەلەم شیرین قەڵەم ئاهوشکەم مەیمون قەدەم، سمخڕ و کلگ ئێستر و مەنزڵ بڕ و ئارەق نەڕێژ، چەندە پێم خۆش بوو زبانی حالی دەیوت نالیە، هەردوو حەیوانین ئەتۆ گوێ کورت و ئەمنیش گوێ درێژ. ئێمە لە ساڵی
2022دا وێڕای ئەو هەموو مۆدرنیەتە و دنیابینی سەبارەت بە ئاژەڵ دۆستی و بەژینگە پارێزی ئێستاش ناتوانین خۆمان لەگەڵ کەرێکدا بەرەواردکردین و بڵین یەکسانین لەگەڵ سەجێکدا لە ئەدەبیاتی ئێمە ناتوانین بڵین یەکسانین وێڕای ئەو هەموو پێشکەوتن و گەشەسەدنە هوشیاری و بیرمەندی و ژیان دۆستەی کە ئێستا ئێمە دەیبینن مەلایەک لە 180 ساڵ لەمەو پێش لە شارە زور بتوانێ هێندە جەریء بێ هێندە بە کەرامەت بێ بتوانێ بڵێ کەرەکەم پێی دەگوتم نالی ئێمە وەکو یەکین یەکسانین هەر ئەوەیە من گوێم درێژە و تۆش گوێت کورتە تێکستی ئاژەڵ دۆستی لای نالی دەست پێ دەکات تێکستی غوربەت لای نالی دەست پێ دەکات ئەو کاتێک کە دەچێتە شام لە دوای شام دەچێتە مەکە و بەم دوایە هەندێک شتی تازەی دۆزرایەوە کە پێشتر پێمان وا بوژنی نێهێناوە دەرچوو لە مەکە ژنێکی هێناوە بە ناوی زەینەب و ئەو زەینەبە نامەیەک دەنێرێ بۆ کاربەدەستانی ئەو کات داوای ئەوە دەکا کە بژێوی دابی بکرێ لە بەروی خێزانی مەلاخدری نالی بووە و لەو کاتەوە ئێمە دەزانین نالی لە تەمەنی سەروی هەفتاکانە وەفاتی کردووە نەک لە 1950 وەک چۆن زۆربەی ئەوانەی لە نالیان کۆڵیوەتەوە باسیەکەن لە ئەدەبیاتی ئێمە نالی بۆ نەماتوانێ کون و کون لەبەرە شعریەکانی زۆر باز بکەین ڕاستی ئەوانەی لە نالیان کۆڵیوەتەوە هەموو ئەو بەڕێزانەی کە لە نالیان کۆڵیوەتەوە پیاوی گەورەی ئێمەن پیاوی نازداری ئێمەن مەسعود محەممەد مامۆستا مەسعود محەممەد مەلا عەبدولکەریم مدەڕیس دکتۆر معرف خەزنەدار مامۆستا عەلادینی سەجادی حەسەن قزڵجی زۆربەی ئەوانەی کە لە نالیان دکتۆر کەمال فواد هەموو ئەوانەی لە نالیان کۆڵیوەتەوە بەداخەوە شاعیر نەبوونە کە دەیکۆڵنەوە لە نالی و شاعیر نەبوون نەچونە ناو بنج و بناوانی وشە سازیەکەی نالی مەگەر مەسعود محەممەد هەندێک جار چوو بێ یان مامۆستا عەبدولکەریم مدەڕیس لەگەڵ فاتحی کوڕیا زۆر جار چوویتە ناوی بەڵام لە هەمان کاتدا نەچوونە بزانن ئەهەمیەتی یان گرنگی شعری ئەم پیاوە لەکوێدایە یعنی باسی ئەویان نەکردووە ئەم وردەکاریەی نالی دەیکا ڕوانگەی ئێمە بۆ شعر دەگۆڕێ ئێمە زۆر جاران دەڵێن شعری ئیلهامە شعر سەبەتێ دێتە خوارێ شاعیر فەرقی هەیە لەگەڵ خەڵکی ئاسایی نالی ئەم قسانە هەمووی بە درۆ دەخاتەوە لە نالیدا زۆربەی دێڕەکان ئەگەر ناڵێم هەمووی دوومانە و سێمانە هەیە ئەگەر ئەمە ئیلهام بێ و بێتە خوارێ و بنووسێ چۆن دەکرێت هەموو دێڕێک دوومانە هەبێ چەندی مرادفی چۆن دەکرێت هەر دێڕێک خوێندنەوەی جیاوازی بۆ بکرێ ئەمە وەکو زەڕنگەر کاری کردووە ئیشی کردووە مەسەلەی ئەهەمیەتی نالی گرنگی نالی لە سدایە نالی زۆر لە شکسپیرە چێ شکسپیر بەرهەمەکانی شکسپیر ئەگەر ئێمە سیرکەین مەسەلەن ئەوانەی حەزیان لە ئەدەبی واقعیە دەڵێن شکسپیر هی ئێمەیە زۆر واقعیە ئەوانەی حەزیان لە سوریالیزمە دەڵێن شکسپیر هی ئێمەیە بە زۆر سوریالیزمە ئەوانەی حەزیان لە سمبولیزمە لە ڕەمزیەتە دەڵێن شکسپیری تەنانەت داداییەکان دەڵێن شکسپیر هی ئێمەیە نالی زۆر لە شکسپیر دەچێت هی هەمووانە و هی کەسیش نییە هی ڕۆمانتیکەکانە هی واقعیەکانە هی ئەوانن کە هەجووەکەن هی ئەوانە کە ئاژەڵ دۆستن هی ئەوانە کە عاشقن هی ئەوانەیە کە دیندارن یعنی من تێناگەم نالی لەو پەڕی ڕاست بۆ ئەو پەڕی چەپ کۆ دەکاتەوە و ڕازیانەکە شێڕەزای تاڵەبانی ڕازیەکە کە هەموو ژیانی هەجووکردنە شعرێکی وەکو ئەو دەنووسێ لە هەمان کاتدا شعرێش دەنووسێ وەکو مەلایەکی گەورە وەکو دیندارێکی گەورە کاتێک لە ڕێی حەجە بە پێغەمبەر درودی خوا لێ بێ دەڵێ ئەی ساکینی ڕیازی مەدینەی منەوەرە لطفێ بکە بفەرموو مەدینەی منە و وەرە کەلیمەی منەوەرە دەکاتە مرادفی ئەوەی کە خۆشەویستی پێغەمبەری موسڵمانان پێدەربڕێ پێش ئەوەی بینە سەر شعری شعر خوێندنەوەی نالی پێش ئەوەی بینە سەر باسکردنی زیاتری نالی کاکە کاروان ئەگەر پارچە بۆ سقایەکمان پێشکەش بکە زۆر مەمنون دەبم چاو خۆش بێ
لە دڵدا ئاتەشی عشقت بڵێسەی مسلی تەندورە شەتی ئەشکم نەبێ مانع دەسووتێم دەبمە کۆی نورە بە ناری عشق و ئاوی دڵ جەسەد وەک حەزرەتی موسا تەریقی بەحری فرعون و ڕەفیقی ئاتەشی تورە دەچێ بۆ لای ڕەقیب خۆشە وەلێ ئەو داخە کوشتومی لەکن ئەو چەندە مەجبورە لە لای من چەندە مەغرورە پەیامت هات و پەیکت ڕۆی خەیاڵم نارد و نەیگێ ڕەسوولم کەوتە ڕێگرتی هێنای وەک ئاگرە سوورە کە دیتم شەکلی سەدڕەنجی گوتم بابای عەیارە کە بیستم لەفزی بێدەنجی گوتم شەیپوری شاپورە گوتم ڕاستی سەبا هەڵسە گوتی مەشرەب مخالیفە گوتم نارێ گوتی بایە گوتم ئەوجێ گوتی دوورە گوتم قوربانی تۆ من بم گوتی قوربانی تۆ سەگ بێ گوتم شیشەی دڵم ناوێ گوتی بۆ چیمە مەکسورە خراباتی دڵی نالی مەفەرموو خاڵیە نایم بە مەرجی تۆ قەسەم چاوم بە زکرت بەیتی معمورە دەستان خۆش بێ ئوستازینە نالی من لە کتێبی دەستە و دامانی نالی مامۆستا مەسعود محەممەد ئەو پیاوە گەورەی ئێمە و نووسەرە گەورەی ئێمە دەڵێ زۆر جاران بۆ ماوەی 10 ساڵ شعرێکی نالیم لەبەر خۆمەوە گوتووەتەوە ئەوەندە تامی هەبوو نالی زۆر جاران لە شعردا تەرازوو دروست دەکات میزان دروست دەکات بۆ نمونە و دیێڕانەی کە مامۆستا مەسعود محەممەد باسیەکە یەکێک لەو دیێڕانە لە بیرمە دەڵێ ناری سینەم گەر نەبێ غەرقم ئەمن ئاوی چاوم گەر نەبێ سوتاوم ئەس واتە ئوستاز کاروان واتە ئەگەر ئاگری سینەم نەبی ئەو فرمێسکە دەمخنچێنی ئەگەر ئەو فرمێسکەش نەبێ و ئاگرە دەمسووتێنی ئەم ئاگرا ئەم فرمێسکە دەکات بە هەڵم ئەم فرمێسکەش ئەم ئاگرەدا دەمرچێنێتەوە ئەم حاڵەتە بەردەوامە لە بینی چاو لە بینی دڵە دێڕێکی هەیە من عادەتێکم هەیە عادەتە زۆر جاران بەیانیان کە پێشەوەی بچمە دەرێ دیوای نالی دەکەمەوە هەر دێڕێکم دەستکەوی و دەڕۆم بەبێ یعنی بەبێ دەستنیشانکردن لەو ماوەیە دێڕێکم بەرچاو کەوت دەڵێ شیرینی و لە ترشی و تفتی عنابی ڕوت خاڵت لەسەر جەبین بۆتە دانەی سماق بامەشی کەینەوە سماق دەنکە سماق
تا ئێستا کەس دازانێت ترشە شیرینە تفتە تاڵە دیار نییە تفتی شتایە شیرینیشی تێدایە چکە لە هەموو ترشێک شیرینیە لە مشیرێک تشریە هەر دەم ئاوکردن وایە هەر شتێک دەم ئاو بکە وایە دەڵێ خۆت شیرینی تۆ کەسێکی شیرینی ڕوخسار شیرینی خۆشت لە من ترش و تفت و تاڵ کردووە خاڵی سەر نێوچەوانی توێ کردوتە دەنکە سماق ئەو هەبوو تامە خۆت شیرینی و ترش و تفت و تاڵت کردووە ئەوانە ئەم هەموو تامە وای کردووە خاڵی سەر نێوچەوانت ببێتە دانەی سماق ببێتە دەنکە سماق مەسلەی لێکدانەوەی نالی یان با بڵێن دانیشتن بە دیار نالیەوە بەڕاستی دانیشتنە بە دیار شانازیکردنەوە بە ئەدەبیاتێک کە ئێمە هەتا ماوین هەتا کورد دمێنێ دەبێ شانازی بە قەڵەم و دنیابینی نالی بکە لەبەر هۆکارێکی بەسیط نالی دەیتوانی ببێتە شاعری ئەمارەتی بابان و باشترین ژیان بژی و خۆشترین خواردن بخوا و باشترین بەرگ بپۆشێ کەچی نەبووە شاعری ئەمارەتێک بەتەنها نالی زۆر بە ئاسانی دەیتوانی بە قەسیدەیەک مەدحی تورکەکان بکا و کێشەی لەگەڵ داژیکاری تورک نمێنێ نالی زۆر بە ئاسانی دەیتوانی لە مەکە مەرایی بۆ شەریفی مەکە بکات و باشترین ژیان بژی مەلا ئەسعاد باپیرە گەورەی مەلای گەورەی کوێ بە ڕەحمەت بی کە باز لەوە دەکات لە ئاخیر و ئۆخری حیاتیدا لە 1970 1968 چۆتە حەج نالی دیوە سێ بزنی بەخێو کردووە و بزنی چی بۆ کڕیوە ئەمەیە نالی بەهەرەکەی خۆی تواناکەی خۆی ئەو لاپەڕە سپیە هەمیشە بە پاچی هێشتیەوە نەبووە قەڵەم فرۆش زۆر جاران خەڵک هەیە ئەدیب هەیە هونەرمەند هەیە بڕیار دەدا باش بژی بەڵام دەبێت بزانێت باژیان لەسەر حسێبی جوانژیانە ئێمە خەڵکانێکمان هەیە جوان دەژین زۆر خراپ دەژین خەڵکانیشمان هەیە باش دەژین بەڵام زۆر ناشرین دەژین هەڵبژاردننی ژیانی جوان لەسەر حسێبی ژیانی باش بەڕاستی تەنها لە کەسێکی وەکو نالی دەوشێتەوە تا لە من ئەو زولفەڕێی بۆ سەو کەناری گرتووە ناودەمم بێشوبهە تامی زەهری ماری گرتووە خۆش سەری هەڵداوە لەسەر سینەی دوگۆی سەر بە مۆر مات و حەیرانم کە عەرعەر کەی هەناری گرتووە ئەژدەهای زولفی لە دەوری گەنجی حوسنی حاریسە حەڵقە حەڵقە چین بە چین سەرتا بە خواری گرتووە ماهی من تەنها مەهێکە سەد نجومی مەحوو کرد یاری من تەنها گوڵێکە سەد هەزاری گرتووە دامەنی پاشی مەداری دائیرەی خامەگ نییە خوێنی مەقتولانە و وا دامێنی یاری گرتووە گەرد و بادی هزی تۆ وا عالەمی لێکردمە تۆس نەک دوو چاوم بەڵکو حەتا دڵ غوباری گرتووە
شربەتی عنابی لێوی شەکر و بادامی چاو سەروی قەدت ڕاستە ئەنواعی سیماری گرتووە لەعلی شەکەرباری تۆ تێراوە شەکەرباریە لێوی محەمەدباری من بێ ئاوە باری گرتووە پڕجەفایە بێوەفایە زوو جەنگە دێر سوڵح سەد درێغ و حەیفە تەبعی ڕۆژگاری گرتووە یادی کانی دمدم و سەرچاوەکەی مێگوڕ دەکا بەکرە جۆی چاوم کە شێوەی سەرچناری گرتووە بێ مەحابا ئاو دەڕێژێ گەه بە فەور و گەه بە دەور چاوی من مودێکە شێوەی ئابشاری گرتووە شەمعی بەزمی من کەوا سوتاوە زەرد و ئەشکڕێش قەت نییە فەردێک نەڵێ ڕەنجی مەزاری گرتووە مدعی زەزرم دەکا و پێم دەڵێ سەبرت ببێ گەر بە لەعنەت بێ کە کەی عاشق قەراری گرتووە نالی وا دائیم کە مەشغوڵی فوغان و نالەیە باعیسی هیزرانی یارە دڵ شەراری گرتووە دەستان خۆش کاکەروان ئازیزانم نالی لە زۆر شوێن ژیاوە لە زۆر شوێن خوێندوێتی ژیانی زۆر ونا وەکو گوتم وەکو شکسپیر ژیانی ونا ئینگلیزەکان سەبارەت بە شکسپیر کەم شتەزانن ئێمەش سەبارەت بە نالی کەم شتەزانین چەند شعری فەوتاوە کوێی دیوە کوێ نەدیوە ڕاستی یەک تێبینی بدەم لە هەموو سەرچاوەکان باز لەوە دەکەن کە نالی لە ئەستەمبول ژیاوە بەداخۆی مە هیچ بەڵگەیەکمان پێ نییە کە نالی شاری گەورەیە ژیابێ بۆ نمونە لە هەموو دیوانەکەی نالی یعنی ئەوە ڕەنجی نەداوەتەوە کەم پیاوە شاری گەورەی دیبێ بە نمونە کە ئێمە حازی قادری کۆیی دەخوێنینەوە باسی سەحافە دەکا باسی سەقافە دەکا باسی مەدفەعەکە باسی چاپخانە دەکا دەزانین ئەم شوێنە ئەم چاپخانەیە ئەم سەحافەیە ئەم سەقافەیە لە شارێکی وەکو ئەستەمبولی ئەوسا هەبووە بەڵام نالی لە هەموو دیوانەکەی سەرتاپای دیوانەکەی کە ئێمە ورد بینەوە تەنها باسی ئامێرێک دەکا کە دروستکردنی ئاوی گوڵە کام ئامێرە زۆر ئامێریش سەرەتایی بوو لە هەموو شوێنی شاها بووە دەنا هەستی پێ ناکەین ئەم پیاوە شاری گەورەی بینی بێ یان ئەو شعرانەی کە لە ئەستەمبول نووسیبێتی ون بووە ئێمە هەمومان دەزانین نالی لە پیریا لە نالی بووە وەک چۆن باپیرە گەورەی مەلای گەورەی کۆیە باسەکە و پێشم وایە ئەو کات بۆ پیرێکی ئاوا عمری 1970 ساڵی زۆر زەحمەت بووە بچێتە ئەستەمبول و ئەوەی دیوانەکەی نالیش بخوێنێتەوە دەزانی ئەم پیاوە چەند پەیوەستە بە کەسایەتی پێغەمبەرەوە چەند پەیوەستە بە کەسایەتی مەکە و مەدینەوە بڕواناکەم نالی لە مەکەوە بەو تەمەنە بتوانێ کەو کاتی 6 مانگ و 8 مانجی دەخایەت سەفەر لە مەکە و مەدینە بۆ ئەستەمبول قبری پێغەمبەر بەجێ بێڵێ مەکە و مەدینە بەجێ بێڵێ و بچێتە بچێتە ناو تورکەکان کە نالی لەو قەسیدەی لەو چامەی بۆ سلێمانی نووسیوە هەمومان دەزانین چۆن بە شێوەیەکی زەق و ڕق باسی داژیکاری تورکەکان دەکات دواتر سالمیش جوابی ئەم قەسیدەیە داتەوە ئەم چامەیە داتەوە نالی لە 1920 لە نۆژەنکردنەوەی ئەوەی خەڵک نایزانێ لە دیوانی حەیدەری کە مەلا ناسە حەیدەری نووسویەتی باز لەوە دەکا کە لە 1920 لە
نۆژانکردنەوەی خانەقای هەولێر لە هەولێر بووە سەردانی هەولێری کردووە ماوەیەک لەوێ ژیاوە و شعرێکی دەما و دەمی هاتووە ئێستاش نازان هینالیە هینالی نییە دەمادۆم ماوەتەوە چەندی بۆ زیاد کراوە چەندی لێ قرتاوە ئەمەش نازانین ئێستا من شعرەکە دەخوێنمەوە ئەم شارەی لە ستایش و لە مەتحی شاری هەولێر نووسویەتی طبعا ئەگەر بۆ حسابە بێ دەبێ نالی و کاتە عمری 20 ساڵ بوو بێ شعرەکەی لە زەمەنی گەنجیان نووسیوە من شعرەکە دەخوێنمەوە دواتر ماڵ ئاوایتان لێ دەکەم دەتان سپێرم بە بەهرە جوان و ناوازەکەی کاکە کاروان بۆ پێشکەشکردنی گۆرانیەک دوای خوێندنەوەی شعرەکە لایەن من ماڵتان ئاوە هەتا بەیەگەیشتنەوەیشتر لە بەرنامەی مۆمی بەرهەتاو بەخواتان دەسپێرم. صفحەی بەرینی سەهلی بۆ وەصفی ئەهلی ئەربیل قەڵەمی منە عەینەن منارەی شەیخی جەلیل شارێکە ڕیاکەمە بۆ مەکرەمە حاتەمە شایەتی شەهرە زووری بوو بە ئەحسەنی دەلیل موسەڵای سەرقەڵاتی بەرامبەر نەبی عوزێر حازرە بۆ بەراتی مەرقەدی ئیمام تەعجیل بەستۆڕەنا لە چاوی من ئاو بۆ ئەوێ هاتووە لە دەوری تەواف دەکەن تحفەیەک نەیبێ مەثیل هەم ئەهلی ئاسمانن هەم ڕەنجی خاکن خەڵقی پاکن لە مثلی کافور تاکن لە جنسی ئەسیل شەوقی بەتینی شەمسی کچانی ئەسمەر کردوون وەکو پەنیری مەدبوغ چەشنی شەکەری حەلیل پێشتر شێوەی قامەتت درێژ بوو ئەربائیلۆ لەبەر کەمی ویساڵت کورد بووە بۆ ئەربیل پیاسەی ئێوارانی یارانی هێندە خۆشن حەیفە نەڵێی مەددونیا ئیلا مەتاع قەلیل دەمگول لە جێی چاومە نەبوایە قوسری نەزەر ڕۆژانی دەف و تەتریب شەوانی زکری تەویل نالی لە هەولێر دەما نەیبا تەماعی جەنەت سدرەتی منتەها لەکن سەیاحی پڕ ڕەحیل شوانی کەژوکێو شمشاڵەکە بگرەلێو خواشوانی کەژوکێو شمشاڵەکە بگرەلێو بڕۆین بۆ دەشت و کۆسار بۆ سەیرانی باغی سێو بڕۆین بۆ دەشت و کۆسار بۆ سەیرانی باغی سێو ئەسیری باندی داوم پاپولەی باڵشکاوم نای دەمێ وەرانە فرمێستێنی لە چاوم نای دەمێ وەرانە فرمێستێنی لە چاوم نای دەمێ وەرانە فرمێستێنی لە چاوم
شوالقر قلاش أكاو موتوش شوالقر قلاش أكاو مسوتوش جلوي جواني سان شيرا بامني قرانيش جلوي جواني سان شيرا بامني قرانيش خوشوانم چنجوانم دشتوام کیوانم بسازیدم بخینیم بستوام دیلانم بسازیدم بخینیم بستوام دیلانم بسازیدم بخینیم بستوام دیلانم خوشانی کجو کیم شمشالا کد بگرالم بروی بودشت و کسان با سیرانی باقیسم بچین بودشت و کسان با سیرانی باقیسم بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم.